بس من لم بازارة أويا كبتوانين يعني بشاني كومالجاي بدين جنيش دوري هي لناو پەرەپێدانی ئابووری لە ناو کۆمەلگایە ئەگەر حکوومەت اهتیمامی پێ بدا ئەگەر پرۆژەی تایبەتی هەبێ بۆ پەرەپێدان بە ینی چۆن سیقیان بەخۆیان هەبێ بە قابلیەتی خۆیان چۆن بتوانن قسە بکەن لە ناو خەڵکە ئەم پرۆژە ینی هەموو ینی ئەوە پیشانەدا جیاوازیەک لە بینی ئەوەی کە من ڕۆژە لە ڕۆژان ئافرەتێک بم توندوتیژیم بەرامبەر کرابێ و کە ئیمڕۆژ سەرکردەیەکم لە ناو کۆمەلگا ینی جیاوازیەکە پیشانەدا لە بینی هەردووکیە چکە ئەم ئافرەتانەی کە بەشدار بوونە هەمووی زیاتر حاڵەتی توندوتیژی بوونە کە ئیمڕۆ بەڕاستی سەرکردن لە ناو کۆمەلگا ئەمانە توانیانە ینی بە هەزارەها خەڵک وشیارکەنەوە بە مافەکانی خۆیان زیاتر لەسەر کێشەی ژنان کە ئیشەکەن هەروەهاش کە ئێستا کە خولی تایبەتیان بینیوە لەسەر ئەو لایەنەی کە خۆیان پێیان خۆش بووە و ئەتوانن ئیشی تیا بکەن و کە ماڵەوە شڕیان پێدا و زمنی ئەوەی ئیمکانیاتی خۆیان وەکو ئەوەی بڵێ مەسەلەن لەوانەیە احتیمالە 5-6 مناڵی هەیە مناڵی کەم دەرا ینی مناڵی معوەقی هەیە چۆن بتوانێت ینی ئیشەکەی لەگەڵ ئەوانە بێت زمنی ئیمکانیاتی خۆی بێ لێرە زیاتر ئەو ئافراتانە خۆیان زیاتر سەرکردەی خێزانی خۆیانن لەلایەنی ئابووریە بۆیە ئێستا وایان لێ هاتووە لە جیاتی ئەوەی کە مەسەلەن تووشی چەندەها کێشەی کۆمەلگا بن بەعکسەوە ئێستا مەسەلەن دوورن لە مەسەلەن لە سوالکردن لە لەشفرۆشی لەو دیاردانە بەعکسەوە ئێستا بوونەتە چیرۆکی سەرکەوتن بۆ ئافرەتان کە ئەتوانن ئێستا دەوری خۆیان بدێنن لە ناو کۆمەلگا وەکو ئافرەتێکی سەرکردە و دەیهات چیرۆکی سەرکردەیی ئەوانە دیارە لە ناو کۆمەلگا شۆنی پەنجەیان چۆن توانیانە کێشە چارەسەر بکەن چۆن توانیانە ئیشەکانی خۆیان نەجاحەت بێنێت و اعتیماد بکەنە سەرخۆشیان لەلایەنی ئابووری.